Hej, jag heter Dennis Begic och är socialdemokratisk riksdagskandidat här i Örebro län. سڵاو من ناوم دێنیز بێگیچ کاندیدی سۆسیال دیموکراتەکانم بۆ پەرلەمانی سوید لەسەر هەرێمی ئۆرەبرو. ئەم هەڵبژاردنەی 9 سێپتەمبەر زۆر گرنگە بۆ هەمومان. ئەم جارەیان هێزێک هەیە کە دەیەوێت هەندێک شت بکات کە پێشتر لەم وڵاتەیان نەکراوە و نەبینراوە، بۆیە ئێمە هەمومان هەوڵی ئەوە دەدەین کە پێکەوە ئەنجامێکی باش بەدەست بهێنین. من خۆم ئەزانم و بڕوام وایە کە ئەم هەڵبژاردنە چەندە گرنگە بۆ کوردستان. ئەگەر بۆ پارتەکەی ئێمە باش بێت و سەرکەوتوو بین، بە تایبەتی بۆ دەستە خوشکەکەمان کە یەکێتی نیشتیمانی کوردستانە. گرنگە کە ئێستا سۆسیال دیموکرات دەسەڵات بەدەست بێنێتەوە بۆ ئەوەی بتوانین چەندین کاری هاوبەشی دروست بکەین. هیوادارم ئەو کوردانەی کە لە وڵاتی سوید ئەژین ڕۆژی 9 سێپتەمبەر بچن دەنگی خۆیان بدەن بە سۆسیال دیموکرات بۆ ئەوەی دیموکراسی بەرقەرار بێت و هێزی ڕەگەزپەرستی هەڵبژاردنەکە نەبنەوە. Jag vet att det finns en stor potential att göra också Kurdistan demokratiskt. Det är idag bara möjligt om Socialdemokraterna i Sverige också fortsätter styra.